زانکۆیە بەری ڕەنجی کاری 2 ساڵی ڕابردووە کە خۆشبەختانە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر خەونەکانمان بوون بەڕاستی. سەرنجام لە ئاستی زانکۆ خوێندنی باڵاش توانیمان یەکێک لە بەڕاندە سەرەکیەکانی جیهان بێنینە کوردستان، ئەویش زانکۆی UTM مالیزیە کە لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بۆ ساڵی 2017 پلەی 228 وەرگرتووە و یەکێکە لە زانکۆ هەرە باشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوە ژوا دەکات کە ئەم زانکۆیە لە داهاتوودا بەشداری جددی لە بەرزکردنەوەی ئاستی وشیاری و توێژینەوەی زانستی و سەرنجام پێشخستنی کۆمەڵگەکەمان. وەک خوای گەورەش فێرمان دەکات کە مرۆڤ ڕووی لە فێربوون و زانستی زیاتر بێت کە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وەقول ڕەبی زدنی عیلما. لە ڕابردووشدا میلەتی ئێمە ئەوەی سەلماندووە کە ئەگەر ژینکەیەکی تەندروستی بۆ فەراهەم بکرێ هیچی کەمتر نییە لە میلەتانی دنیا. موژدەی ئەوە بە فێرخوازانی کوردستان و عێراقیش دەدەین کە گونجاوترین نرخ پەیڕەو بکەین تا زۆرترین کەس بتوانێت لەم زانکۆیە سودمەند بێت.